ئێستا با بچینەوە سەرباسەکەی خۆمە. جەنگیز بە تەواوەتی چی بە تۆ وت؟ وتی یەکەم جار تۆقە دەکەین. ئەگەر خاڵۆ دوایەوە هەموو شتە تۆقە لەگەڵ یوسف ئەیر بکە، ئەیر تێدەگا خاڵۆ کارەکەی داخستووە. دوایی تۆ ئەچێ نێوانەکەوە. عەقڵی یوسف ئەیر وەردەگرم. ئێوە ڕێکەوتین با بچین چاوێک بە مەخزەنەکاندا بخشێنین ها؟ یوسف بۆ خۆی وایە بە گومانە. دەبێ وای لێ بکەین گومانی نەمێنێ. تۆ ڕێبەری لەو کارەدا؟ پێ سەیر کە ئەگەر نەخستانێک شتێک هەیە بیڵێ. دوای ئەوە کارەکە لەسەر تەفە و جەنگیز دەمێنێت. جەنگیز گەرنتی پێدام. وتی هەر لەو کاتێ ئێوە دەچن بۆ کۆگەکە من پیاوەکانی یوسف ئەیر دەخافڵێنم. هەر چێرەکان لەو نیم ساعتەدا بیکە. لە دوای من وەرن. باشە. باڵێ کاک یوسف باشە پێیان دەڵێم یوسف دەڵێ لە ڕوسیان بمێنەوە ئاگاداری ڕامیس بن. حەزەکە دەیاندەمی خۆت قسەیان لەگەڵ بکە؟ باش. پیلانی ئەو ئەوایە ئەگەر کارەکە ئاوا بڕوە ئەوی تر لەسەر تۆیەتە خۆ. لەو کاتدا ڕێگایەکە چۆن دەکەن؟ کارەکەەوە بڕوا مامی یوسفی بەسەر دێ؟ هێزی خاڵتان بەکاربێن. سەیرنا چاوەکانم بکە. جوان سەیرم کوڕە بزانە چێ دەتکوژێ. دوای ئەوە تۆ تەسلیمی جەنگیز دەکەیت. ئەوە بیر دەکاتەوە. دوا قسەم بۆ یوسف دەبێت. ئەویش لە ڕێگا پێتانی دەڵێت. لە دوا هەناسەکانیدا لە بنی گوێیدا بیڵێت. باشە؟ بە چاوان پێی دەڵێن خاڵۆ. هەرەوەندە ئەوانەی ناوەتۆمبیل باش کۆنتڕۆڵکە. ئەو بەڵگانەی تایبەتن بە ڕێکەوتنامەکانی بازرگانی چەک، نمونەی هەموو چەکەکان و پیشەکەکان، هەموو ئامێرە پیسەکانی یوسف ئەیر، ناوە شاراوەکان و هەموو شتێکی. یەکەم ئەمبوڵانس کە دێ، یەکەم گروپ کە دێ، یەکەم پۆلیسیش کە دێ. ئەمانە هەموویان هاوڕێکانی خۆمان. ئەوانەی سەرەوە ئەوان کنترۆڵیان کردووە، بەڵام ئێمە بەوانەی خوارەوەوە بە عەرزیاندا دەدەین. ها؟ کورەوەڵا دەمێ شتێک بڵێم. قوربانی خاچی بەرپێت بن جەنگیز. ئەوە کێیە؟ ئەلۆ؟ منم. مڕامستاتۆ بۆ ئێرە. هەموویان کۆبوونەتەوە. دڵخۆشن؟ چۆن دیارن؟ زۆر دڵخۆش دیارن. ئەزل قسەکانی توی پێوتن. هەموویان ڕازین. هێشتا قسە دەکەن. ها هەروەها ئەوە. بڵێ چی؟ منی تر لێتان دوو دەکەمەوە. ئەوەی وتان کردم. دەست لە کار دەکێشمەوە. وا مەڵێ. بەڵێ. یانی ئەوە لە پرواز دێنی؟ بەڵێ. بەڵێ دەواز دێنم. ئاوە
تەواو ئیتر نامێ لەگەڵتام لەگەڵ تۆفیق دەبم ئیتر لەگەڵ ئەو دەبم وە سەردانی هیچ یەکێکتان ناکەم وازم لێ بێنن باش باشە ئەلۆ ئەلۆ مناڵێکی سەیرە تەواو وەریان گرت هەر خەڵەتان وا دەزانن من تۆم فرۆشت وەرەوە سەر باسەکەی خۆمان تۆ قەمان کرد علی هاتە دەورت زۆر مەتحی کردی تۆ ژوای دشانەکە باوەڕت کردووە ئەگەر زەناف دەڕێن ماهیمان نەکەی ئێمە ناتوانین لە ژێرەوە بارە هەڵسینەوە دەی با بچین بە ژێرەی پلانەکە لەوێ ئەوان دەکوژین حاڵت چۆنە؟ هێشتا شتێ ماوە ئەی تۆ لەو کاتەدا چی دەکەی؟ کاری خۆم خراپ نییە هیچ خراپ نییە ئافرین جەنگیز یاریەکی باشت بەو پیاوەکرد کە دەیویست من دوور بخاتەوە زۆر سپاس ئاغام لەم کاتانەدا تکایەکم لە تۆ دەبێ تەمووس آخر زۆر نەکەوێ نا ئەمە کەمێک کارە کەمێک خۆشیە لەگەڵ کەنعانیش قسە بکەین جەنگیز ئەم ماوەیە دەنگ و باسی نییە تۆ بینیوتە بێنەوی دەخۆم بێنە من بۆی دەبم ها بیرم چوو چاکەتەکەتم لەناو لۆکەرەکە جێشتە سپاس لە بەیانەوە گیانمان دەکەوێتە مەترسی ئەوانەوە هەرچی خوا نووسی بێتی هەر ئەوە دەبێ ئێمە تا ئێستا بەستە پەتێکدا ڕۆیشتوینە لە بەیانەوە ئەو پەتەش نامێنێ پیلانێکمان هەیە مانەوە لە ژیان گاڵتە ناکەم پیلانمان ئەوەیە چونکە لە بەیانەوە مانەوەی هەومان لە ژیاندا زەحمەتە دەچینە بێشەڵانی شێرەوە تەنانەت درەنجیشە هەمووتان دەبێت چەک هەڵگرن هەموو کەس ئازاد شەرمین من هەموو بەجوتە دەردەچین ئیتر کەس ناتوانێت بەتەنیا ڕزگاری بێ ئازاد ژیانی تایبەتی ئەو شتانە لە بیرکەن لە بەیانیەوە قیامەتە برادران ئەوانەی باوەڕێن بە خوددا هەیە بە دوعا بکەن ئەوانەش کە باوەڕێن پێی نییە بە هاوڵدەن باوەڕی پێبێنن بەبێ یارمەتی خۆی گەورە ئەستەمە لەم کارە دەربچین ئەگەر دەرچوین دوای ئەوە یەکسەر دەدەدەدەدەدەد خێرا لێدە خێرا ئەیر کایە کەنعان گەیشتینە کۆتایی فیلمەکەوانیە ئینشاڵڵا کۆتاییەکەی خۆش دەبێت
دەی تەپۆ تۆ بێنەوە ئادەم چۆنی؟ خۆشبی کاکە سوپاس. خێرە کاکە هیچ هەڵەیەکم کردووە؟ لە فایلەکە داشتی جوانی تێدایە لە هەموو شوێنێک کارت کردووە. ئەو کاری خۆمە. بەڵام لە شوێنێکی دیش کارت کردووە نەنووسراوە. گەوا پاسەوانی. ئێمە بۆ ئەوی بزانین بنچینەت چیە تەلەفۆنمان بۆ هاوڕێیەکمان کرد لەوێ. سەرمان سوڵما. لەوێ سەرۆکی پاسەوانەکان بووی. کاکە. بەڵام لە ناویانەکە نا. لە پاسەوانی. دواتر ڕۆژێک ڕێگە و کاتی ئێمە هاتین بۆ ئێرە ئەوێ جێهێشتووە. کاکە. وسبە کوڕە. علی بچکۆڵ ڕێخەری پاسەوانەکانی ئەوێ بووە. قسەت بۆ علی بچکۆڵ و یوسف بردووە. کاک بۆت هەیە دوو قسە بکەیت. تەنها دوو ڕستە. کاکە هیچ نییە. بۆیە نەمنووسی و پاسەوانیکردن نابێتە سەرچاوە. لەبەر هیچ شترم نییە. ڕستەیەکی درێژ و بێسوود. دوا ڕستت ماوە. باش بەکاری بێت. کاکە سوێن دەخۆم لە ترسە. کاکە بەڵێ بەڵێ کاکە بەڵام هیچم نەوتۆ سوێن بەخۆ قسەی گرنگم نەبردووە بەس قسەی ئاسایی سەرزارێکی مە کوڕێکی بچووکم کاکە لێم گەڕێ بڕۆم تخوا. ئادەم وسبە کوڕە. دیسان ڕستەیەکی درێژ بەڵام بەبەختی ڕستەکەی من کورتە. ڕاکە کەستر ماوە تەفۆ شتێکی وا گرنگ نییە بەڵام لەبەرەوەی وتت لە بنج و بناوانیان بکۆڵەوە منیش لە هەموو شتێکم کۆڵیەوە کاکە. وەکو چی؟ شتێکی ئاوا شایانی باز نییە ئەو شتانی کە لە هەموو کەسێکدا بەدی دەکرێت یانی شتێکی گرنگ نییە. لەکوێیە؟ لەو فایلەی ژێرەوە. بڵێ پێشتر کاگەلی تێگەیشت لەوەی زانیاری خۆی بە هەڵا پێماندا هەروەها بە دوای دەچووم ماڵەکەشی نادیارە یانی تاکەشت کە بتوانین لەو کچە شارەزابین تەلەفۆنەکەیەتی کاکە. چاودێریکە دڵنیای کاکە؟ چاودێریکە ئاسوودە بە چێ لە ئەزەر دەتەسی؟ نا زرام لە خاڵۆ چووە دوای کەمێک دۆخە لەگەڵ تۆ دەکات ئەوەی من بزانم خاڵۆ گەر بۆ یاری نەبێ ناچێت عەقڵم لەگەڵمان کار بکات. جەنگیز با شتێکت بۆ باسکە خاڵۆ بە مێشکە بە زەرگە وەکو شێر وەیە بەڵام لە کۆتاییدا شێریش هەر دەبێتە نێچیری کەسێک یەکجار شێر بخەیتە قەفەزەوە دواتر بەڕەڵای پێی هەرگیز ناگەڕێتەوە. جەنگیز ئەوە یەکەم جارم نێت تۆقە لەگەڵ خاڵۆ دەکەم. تێنەگەیشتم کاتێ ئەوم خستە زیندانەوە پێیان وتم ئەو پیاوە قسە ناکە ناڕوخێ منیش لە بەرامبەری دانیشتم و دەستم پێ کرد دەستم بۆی درێژ کرد. ئەو چی کرد؟ تۆقەی کرد کە دەستی گرتم وەکو منداڵ گیریە. خاڵۆ ئەو قسانەی ڕۆژانی ڕابردوو پێم وتی سیر کە خوارزە یەک جار مرۆڤ بشکێتەوە و دواتر چەند خۆی ماندوو بکات نایەتەوە سەرخۆ مرۆڤ دوای ئەوەی شکا نایەتەوە سەر پێ. ئەو باس چێ دەکەی؟ کەنان یوسف لە مێژە منیان بەزاندووە خوارزە سەراوژێریان کردو منیان لە ڕەگەوە دەرهێناوە
تۆ دەڵێ چی خاڵۆ؟ سێرکە خوارزە بینیوتە کاتێک گەردە لولدارێک دەسوڕێنێ ئاوا سێرکە تا ئێستاش هەورە تیشقە ڕووناکی دەنێرێ بەرەو ناوەڕاستی دارەکە شەقی دەکە ئاوا لە شوێنی خۆی بەجێی دەیەڵێ لەسەر خاک یەکەم جار هێواش دواتر بە خێرایی بە عەرزیدا دەدا ئەوانیش ئاوا منیان بە عەرزدادا خوارزە خاڵۆ ئەو ڕامی سەقەرەسکیە گەورە و گرانە دەزانی چەند جار ئەویان بەزاندووە من هەر کاتێ ویست بێتم سرم هەڵبڕم لێیاندا و سەر و ژێریان کردن حەقتە خوارزە تۆ حیسابێکی ترت کرد بوو لەم ناوەدا تۆشم بەکارهێنا بەڵام باوەڕم پێ بکە باوەڕ بە خاڵۆت کە بۆ هێز نەبوو بۆ پارەش نەبوو تەنها بۆ ئەمڕۆ بوو بۆ ئێستا بۆمانەوە لەسەر پێ بۆ ڕاست وەستان خوارزە بۆ ئەمە هەر مرۆڤە و هەزار و یەک دەمامکی هەیە کە لە ژێریاندا دوو ڕووی هەیە هەر مرۆڤێک هەم ڕاوچیە هەم نەجیرە هەم بێتاوانە هەم دێوەزمەیە نازانرێ کەی یەکێکیان لەوی تر دەردەچێت سیرکەن چەند جوان بوو هێزەکان یەکتریان گرت هێ ڕامیس چی دەڵێ؟ دوژمنی کۆن دەبێتە دۆست ئامادەکاریەکان دەست پێ بکەن سیرکە نەکەشتی بێهودە بکەی ها نەکەی دووبارە لە ژێرەوە کارێکی نابەجێ بکەیت ئەگەر نا دووبارە دەتخەمەوە زیندان هەر چۆنێک بێ تۆ هاوبەشی بچووکی منی لە ڕاستیدا مەسەلەکە ئەوە نییە کەی بێتاوانی و دێوەزمەی مرۆڤ لێک جودا دەبێتەوە بەڵکو ئەوەیە داخۆ بڵێ لێک جودا ببنەوە هاوبەشی بچووک ئافەری چی بڵێم دوایە هەموو ساڵە لە کۆتاییدا بووە پیاو باشە ئێستا ئامادەی ببیوە پیاوی من خاڵۆ دەستم درێژ کردووە دەستم درێژ کردووە تۆش تۆقە دەکەی لە ڕاستیدا تۆت پێویستی بە شەق و پێلاقە هەیە ئەوەندەت لێ بدەیت تا لەبەر ئازاری لەشت بکەوی بەڵام من شتی وا ناکەم گلۆپەکاندا دەگیرسێنم ئینجا دەستم درێژ دەکەم تۆش تۆقە دەکەی ئێستا گلۆپەکان پێ دەکەم
درێژ دەکەم مەلەت کرد گەیشتە بنی بیر ڕامیز دووبارە ناچار بووی دووبارە ناچاری سەرشۆڕانە تۆقەم لەگەڵ بکەی ها؟ دەزانی لە کاتی گەردەلوولدا چۆن دارەکان شەق دەبن برادەر ئێستا کێ سەرشۆڕە بەڵام ئێمە لەگەڵ تۆ ئەوە قسەمان نەکرد و دەزانم درۆت کرد پیرانەکەمان وەک ئەوە نەبوو کەوتمان تۆش بەڵام عەلیت دەویست بیگرەوەش عەلی وەرە بازەکەی دەدەیەوە ڕامیز ئەوە چیت کرد ڕامیز کارەکانت تێکدا تەواو برادر تەواو زمانێک ئێرە ماڵی پیاوی مەرد بوو ئێستا کە وا دەبینم ئێرەت پڕ کردووە لە کەسانی تاڵاتجی و چاوشۆڕ برادر ها کاک نەجم زمانی خۆی زۆر قسەت نەدەکرد ئێستا کە دەبینم کەمێ بە بنگەمنگ بوویتە کەوایە بڕۆ قسەیان لەگەڵ بکە بڵێ ئەو ئیستانبولەی کە سەردەمانێک ئەمانەتی ئەوان بوو ئێستا کە ڕامیز قەرەیسکی گەڕاندوویەتەوە بۆ خۆی پێیان بڵێ باشە مردن هەمووتان مردن هەر زۆریش ئەوە تۆ یەکەم زارتە؟ برادر دەستت بە دکتۆر نیشاندا با چارێکە ناوکو لێت سەقەت بێ مردن تاسە هەمووتان مردن مردن دەی بیڵێ دەی بڵێ با لە ناو دڵت نەمێنێتەوە مەبەستت چێ خاڵەوە تۆ دەتوانی بڕۆ یان نا ئەوە شانیاری بوو هەموم لێ تێک چوە تۆ چۆن توانی هەستیەوە هێشتا چارەسەری بەردەوامە ماسوولکەکانی دەتوانن هەڵیسێنەوە بەڵام بەهێز نەبوونە ئەوە لەکەیەوە دەمێکە چارەسەری باش دەڕوە بەڵام وا پێویستە ئاشکرای نەکەین ئەگەر دەوروبەر باوکم ئاوا بەهێز ببینن یەکسەر گرژ دەبنەوە توخوا باوکە نابی هەستیەوە سەر بێ باشە گەر بەگوێی دکتۆر نەکەی هەمومان دووبوونمان دەچێتە تەنەکەی زبڵاوە تۆ شێری خاڵەوە لە باشە تەواوی دیسان چی بوو؟ هیچ دەزانی بێتامت کردووە؟ بۆ ئیش شتێک ڕووی داوە؟ ئەی باشە پێم نەوتی ئەگەر چەکاتە دەڕێت تۆ شوێنەکە بەجێ بێڵە؟ عەلی نییە مادام گوێ ناگری بۆ قسەت بۆ بکەم خۆ من بەر نیم لەمە دوا وا دەبم چەکەکە ڕویان لێکترە هێشتا خانم لێ وەستاوە ئەگەر بیان تەخان بەیە ئەگەر ڕویان لە تۆ کرد بەیە ئەو کاتە من گولەم لە هەوا بگرت بەیە وە چیرە درێژە
بۆ پێ دەکەنی؟ لێرە بۆستە. وەرە. یوسف بۆ هەرچی لەبارەی ئەزەل هەیە سبەینی لەسەر مێزەکەم دەبێت هەرچی هەیە هەموو شتانی شاردوێتیەوە. باشە لەمەمدا بە شێوەیە کار دەکەی کە ئیتر ژیانی تۆ بەمنەوە بەستراوەتەوە چونکە ئیتر ئاوایە. دەتەوێت ڕێگری لە من بکەی ها؟ چێوای لێ کردی؟ لەسەر ئەسپ کەوتم. چ لە گۆڕێ نییە نا تۆ بڕۆ حاڵی ئەسپەکەش ببینە. ئەوە چییە؟ تۆ چیت بەسەر هاتووە کەنعان؟ کەمێ دەنگت نزمکەوە یۆسف لەرینەوە بۆم خراپە. تۆ چیت لێ هاتووە؟ کاتێ تۆ لە ئەسپەکە کەوتی ڕاویست دەستی بەسەر تاخمەکە داگرتەوە بازرگانی چەکی تێکدا بێ ئەم لا ئەولا دەستی بەسەر هەموو شەقام داگرتوتەوە بەڵکی وا دەزانن ئیتر ئەو گەڕایەوە ئەو هەستایەوە سەرپێ کەنعان لەسەر کورسیەکەی هەستایەوە سەرپێ وەرەوە هۆش خۆت سەیری حاڵی خۆت کە. حاڵی من چیەتی؟ سەیری خۆت کە کەنعان. دەبوو زۆر پێشترە فایلەت دابەیە من کەنعان چاوەڕێی بۆ هەتیوانە بە عەرزدا نادەی چیت بەسەر هاتووە کەنعان چۆنە ئاوانەرم بووی؟ عاشق بوومە. کەنعان جاری ڕابردوو کە عاشق بوو چیت بەسەر هات لەبیری چوو؟ من هەرگیز ئامۆژگاریم نەکردووی برادەر بەڵام ئەم جاریان شتێکت پێ دەڵێم هەندێک پیاو هەن دەتوانن ببن بە هەموو شتێک بەڵام ناتوانن ببنە عاشق ئیتر تۆش لەو پیاوانەی. چۆن بتوانم یارمەتیت بدەم؟ تۆ جارێ لە پرۆژە و پلان و شتوا بگەڕی یاسا نییە سنوور نییە بڵێ بەڵێ باو جارە سەری هەر هەمویان ببڕی هەمویان بە یەک جار وەکو کۆن. وەکو کۆن. رامیز قەرەشکی کەنان بیرکە کەنان بیرکار
تەواو بوو بەرەڵام بکەن کۆتایی هات. کۆتایی چی؟ تازە دەست پێ دەکەی بەلای کەمی 20 ساڵ لە زیندان پاڵ دەکەوی. کازینۆکانت، قمارخانەکانت، پیاوەکانت هەمووی دانە دانە دەڕوا. پێم وتی مەیە بچکۆل، وتم دوای من مەکەوە. پێم وتی تۆ پیاوی ئەم دنیایە نیت. تۆ پیاوی ئەم دنیایە نی. ئیتر مناڵەکانیش دەم پیاوە نین. جارێ نا، بەڵام ڕۆژێک لە ڕۆژنامە هەواڵی مردنیوان دەخوێنیەوە. کەنان تۆ برای من بووی. هەموو دەکوژرێن جگە لە تۆ. ئەوان دەمرن هەمویان، بەڵام تۆ دەژی. تۆ دەژی. ئەمە سزاکەتە وەکەوەی منت ژیان. ئێمە هەر سێکمان سێرمان کە بچکۆل، سێری خۆمان کە. ئیتر مناڵ نیم. ئێمە ئەو سێە زەمانێک ئاوا نەبووین وانیە بچکۆل. وایە ئەو کچەت بینیوە ئەوەی پشت پەنجەرەکە؟ گەرە جارە یەک قسەش لەگەڵەوە بکەی، گەرە جارە دەستی لێ بدەی، سەیری کەی. تێگەیشتی؟ چی دەکەی بیکە براکەم؟ چونکە من یەکەم چ قۆم ڕاتەکەن، بەڵام تۆی کە یەکەم دڵە بە خوێن دەڕژێن. بەڵام بیڵێ پێش ئەوەی بڕۆی بیڵێ. هەرەوەندە بڵێ بچکۆل، ئەو حاڵە هەرسێکمان بەسەر خۆمانمان هێناوە. زەمانێک چیت بە هاوڕەکانت دەوت؟ ئێمە ئەو سێمان بڕۆ وەرە. کوڕاوا بووین بێگومان، ئاوا بووین کاکە ڕامیس. لەبیرم ماوە کەنان چۆنە بەگەوە بکەویستێت؟ بوو زۆر نایابوو. کەنانی برام داهاتوێکی باش چاوەڕێمانە. بەڵێ بەڵێ وەکو کۆن. بەڵێ هاتم. بەیانی باش. بەیانی باش. کێکی سمێتم هێناوە. دەست خۆش. ئای بە مەڵێ هێنام بڵێ هێنامان. من دوای 2 دقەی دیکە دەڕۆم. فەرموون. ئەزەل گەر ئەمانە خۆت ئامادەت کرد بێ بەیانی یەکسەر دێمە لای تۆ. بەدەستی خۆم ئامادەم کردووە. مرەبایەکی سروشتیە. ئەی پەنیر. پەنیرەکەم بڕیوە
خوێشم پێدا کردو ئەی بۆچی تەماتەکەت نەبڕیوە؟ چونکە تەماتە ها جوانترە سرۆشتی دیارە وانە؟ مەتبەخ لە کام لایە؟ لێرەوە دەست خۆش بێ. زۆر سپاس. شوێنە چۆ بەشی ناوخۆی؟ چۆێرە؟ شوێنێکی چۆنە؟ وەڵا کاکە بە ماڵ ناچێ، ینی لە ڕووی دەرەوە سێری ئەوێ بکەی وەکو شوێنی ئەشکەنجدانی ئێمە دەچێ. بۆ بادە جەلادا؟ مەبەست دەوەیە؟ واناڵێم تۆ وتت بڕۆ. باشە سپاس. ناچی سێری ئەوێ بکەی؟ نەخێر. کاکە شێرەکەی من. تۆ بە پێت خۆشە کورە؟ کاکە وتەیەکێ دەڵێ عەشق گومان دەکوژێ گومانیش عەشق. چێ توێتی؟ کەرە قسەی وابوونی نییە. باشە پێناچێ هەبێ وتەیەکی ئاوا من ئێستا وتە بە نرخەکان دەخێنمەوە کاکە. هەروەها کاکە ئەرێ دەی لێ گەڕێ. تۆفیق تەلەفۆنەکەیم لە ناو چاکەتێکی دەرێنا. هەندێک ژماری لەسەر پەیوەندیان پێوەکراوە بەڵام ناویان دیار نییە. دەزانێ ئەو شتە دەیکەین زۆر عیبە؟ بادا چۆنێک چێ؟ ئەگەر دژمنی سەرشیمان ئەو بوو بێ کەنعان کاری باشە. تۆ پەیوەندی بکە. کولێرەخانەی قەرەی دەسفەرموو؟ ها کاکە دوودانە کولێرە بە قیمەمان دەوێە چونکە نانی بەیانیم نەخواردەوە. هەروەها ماساوێکی خستیش. بۆ لێ دەوڕاکە کاکە. زوو خەریکە شەبەکەمان نامێنە زوو. کاکە ئێستا ساڵان و حەمام دەردەچێت. دیسان تۆی؟ ئالۆ تۆ باش یاری دەکەی؟ یانەوە تا فێڵم لێ دەکەی؟ کە نامگری واتە فێڵ ناکەم. قسەیەکی جوانە زۆر جوانە. ئەو شتەی تۆ شەرمینی سی خوڕت بۆم بە زەردەکە بژی یان نەژی. یانی چۆن؟ کوڕە دەوەڵامدەوە جەنگۆ. با بژێ هێشتا کارمان پێماوە. کەوایە ئەو ڕۆژەش دەبینی. دەی بابزانی. بۆچی سڵای توی پێبگەینم؟ پێ بڵێ با لە لێدە و ڕاکە دوور بکەوێتەوە. دەی پەیوەندی بکە. سیر کە نابی سەوڵە ئەمەدامرێ چەند جارم پێوتی. ئەلۆ کەی؟ شتێکی تر هەیە پێویستکە بیزانم؟ ئەو ناونیشانەی ناو فایلەکەیە، ناونیشانی ماڵی عومەر. سەیری کە بزانە ڕاستە؟ جانیش لەوەیە کوڕی من. فایلی خۆت بە خۆت ناخوێنیەوە جەنگیز. ئەو کوڕە هی تۆ نییە، هی ئەزەلە. بادا تۆ لەگەڵ تۆفیق بڕۆیانەکەمان منیش دەچم بۆ شوێنێ. جارە دەوامی من 3 ساعتی ماوە حەز دەکەی منیش دێم لەگەڵتان. نابێ بێزار دەبی هەموو کاتکار منیش دوای دێم وڵات. باش. جەنگیز
بۆ هاتوومەتەوە هاتوومە شتێک بەم و بڕۆم دەچمە لای کێ لای عاشقە سەرەکیەکەم وەمزانی جەنگیزە ئەو لەکوێیە؟ منیش چاوەڕێ ئەو دەکەم کە زانیم پێ دەڵێ باشە ئێوە چاوەڕوانکەن من پێویستە بڕۆم ئەرێ دەکرێت پێم بڵێ عاشقی سەرەکی کێیە؟ کوڕەکەم دەچی بۆ لای ئەو؟ گەڕ ڕێگەم بدەی جیاکردنەوەی کوڕ و دایک باش نییە بەداخەوە پاش کەمێک شتێک ڕوودەدا تەقینێکی زەر و غاز لە خانوە کۆنەکان شتێکی یاساییە هەر کەسێک لەو ماڵەدا بێت دەفڕێتە ئاسمان بەڵام تۆ وابیتکەوە لە زیاتی کوڕ لە دایکی جیا بێتەوە پێکەوە بمرین باشترە دەرم بێنن ئێرە زۆر گەرمە تکایە سەیری ئەو ڕێککەوتە لە هەمان ڕۆژ بەیانەیەکی گەڕە شتاردا هێرشی تیرۆریستی کراوە ڕێک پێش هەڵبژار بێت دواتر لە شوێنێکی تردا فەرمی گەنجێک دەدۆزرێتەوە پیاوی کار جەنگیز زاتای ئەوە دەزانی قەت متمانە بە تۆ نەکردووە لەگەڵ کەنعان چاکە دەکەم ئێستا من کە بەرەو هاوینە هەوارەکەم بەڕێ دەکەوم بەرەو کەشی بەهار و خۆشی لە پیسایی ئێوە ڕزگارم دەبێت دەست خۆش پوری دەستی تۆ خۆش کوڕم گیزارەکەت نێکردەوە دادناوە پورێ لە بیری مەکە جارە دەستی لێ مەدە کە ئێوارە دەهات با پیاوەکەت گیزەرەکە پێکوە باشە کوڕم سەلامەت بن ئەرێ دەکرێت من بڕۆم هێشتا 1 ساعت ماوە بۆ شەفتەکەم ناجارێ دەبێ ئەو کوکتلە تاقی بکەینەوە ئەو جارە پلە یەکە ئەوە چیتە؟ هیچ سڵاو ئەزەل بایڕاکتار یان بڵێم عومەر ئۆچار چی دەوێ ئەیر نۆرەی تۆشتێ کەمت چاوەڕێکە چاوەڕێ دەکەم لە کاتی چاوەڕوانیدا بە هەندێک زانیاریت پێ بدەم لە لێدەوڕاکە ڕووداوێکی لێدەوڕاکە ڕوویدا بەیانی لە ڕۆژنامە دەیخوێنیەوە شتێکی تریش جەنگیز هەیە ئەویش خۆی کوشت لە ناو دارستانی بەلگرادا کەوتووە بەڵام لە هەمووی گرنگتر لە ماڵی باوکت ڕووداوێکی دڵتەزیێن ڕوویدا دایکت دواتر کوڕە تەریەکەت ژنە چورچ لە غەرەکەت بە هەوا داچوون لێرەدا چوانەیەک فێر دەبین هەر کات دەستم درێژ کرد تۆ دەبێ بە سەرشۆڕی تۆقە بکەی ئەوە بەڕامیز بڵێ پێویست ناکات بۆ خۆت پێ بڵێ ئەگەر هاتوو لەم لێدانە ڕزگارت بوو چی؟ پێشەوە تۆپی خاڵۆ
بەڵام ئەو سەگەیان هێشتا نەمردووە بابێتی حەز دەکەی ئەمرکە خاڵۆ زیاتر درێژی مەکەوە خوارزە جارێکی تر ئەو دەستە ناگوشن کێچی دەڵێ بابیڵێ خوارزە تۆڵە شتێکی خۆشە خۆشە سێکەوە دووەم جارە گۆڕم پێ لە درێ ها بە گوێرەی توانە کارەکەی تۆم جێبەجێ کرد لێی ناکەم لەم بووداوە چوانێک فێر بووین قەت نەکەی کە متمانە بە جەنگیزکەی وەرە هەلو ئەزال واز بێنە جارێک گوێ ئەمە بگرە یوسف پیاوی ناردە ماڵی ئێوە بەڵێ بۆ دایک و ئەوان بۆ جان ئەوێ دەتەخێنەوە بەرەو لێ دۆڕاکەشی ناردووە ئێستا لەکوێ بەرەو هاوینە هاوارەکەی دەچێت لە ساری ئێستا لە ڕێگای بڕۆن لە ڕێگا دایانگرن ئەزال پێم وتی پەلە بکات دوایی سوپاست دەکەی بە ئەوانە چارەسەرکەین نابێ لەقا لە جەنگیز ئەتای بدەیت نابێ هەڕەشا لە جەنگیز ئەتای بکەیت بۆ متمانەشی پێ نەکەیت ئەگەرنا هەڵدەستێتەوە و پەیوەندی بە ئەزەری هاوڕێکەوە دەکات کە نەیهێشت دەگەی بەرکەوێ هەمان تەڵەش بۆ تۆ دادەنێتەوە دەی ئەو بێبەختانە بەڕێکە